مرادی ئەوە نییە بە تۆپ و تانک بچیتە سەر هۆتێلێک یان بچیتە سەر واللهی ڕاستەکە کاک مەسرور باشە مەعقولە بە تۆ بوتان کۆبڕیتە سەر ئوتێلێک و ئەو هەموو فیشەکەش بتەقێنیت؟ کازی وەجان سێریەوە بکە ئەو ئازادی باڤڵ تاڵەبانی باسیە کرد ئایا حەق بوو؟ ئەوبوو کاک باڤڵ لەو شوێنە باسی ئازادی و دادپەروەری بکە لە کاتێکە ئەو نەنابێت هێرش کردوتە سەر ئوتێلێک و ئەو هەموو فیشەکەی تەقانوە لەکوێش لە هەولێر باسی ئازادی بکات؟ ئەو بینا بەرزانە بینن ئەڵێن هەولێر زۆر پێشکەوتووە وایە بیناکانمان بەرزە جادەکانمان پانە هیچ معنای نییە و قیمەتی نییە ئەگەر خەڵکی هەولێر ئازاد نەبن جادەی پانتان بۆ چییە ئەگەر بخنکێنرێن هەموو ڕۆژێک با من هەموو شتێکتان بۆ باس بکەم من لە چای کۆمەلگەی نێودەوڵەتیەوە قساکەم و ئەمانە هیچی قسەی خۆم نین باڤڵ تاڵەبانی بۆچی دەڵێت لە هەولێر ئازادی نییە ئەی لە هەولێر کێ لە زیندانە وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە راپۆرتی ساڵی ڕابردوودا باسی لەوە کردووە ڕەوشی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستانی عێراقدا خراپ بووە ئەمەش بەهۆی زیاتربوونی ئەو کۆتوبەندانەی خراوەتە سەر ئازادیە بنچینەیەکان ئەم راپۆرتە نێودەوڵەتیانە هۆکارن بۆ ئەوەی ماسرور بارزانی بلۆگ بکرێت سەرنج بدەن لە سەرەتای ئەم ساڵەوە توانیوێتی چێ لە سەرۆکە ئەوروپیەکان و بەرپرسانی باڵای ئەمریکا ببینێت ئەو راپۆرتانش لە خۆڕان نانووسرێن بێکاردانەوەش تێپەڕ نابن لە دوای دەست بەکاربوونی وەکو سەرۆکی حکوومەت ئازادی لە سنووری هەولێر و دهۆک کۆتایی پێهات بە شێوەیەک لە ماوەیەکی کورتدا 84 ڕۆژنامە نووس و ڕەخنەگەر دەستگیر کران و زۆرینەیان سزای قورسراون هەتاوکو ئێستاش چەند کەسێک لەوانە لە زینداندا ماونەتەوە دۆخی ئازادی لە هەولێر بە شێوەیەکە جادەی پان دەکاتەوە بەڵام مەگەر هاوڵاتێک قسەی دڵی خۆی بۆ میدیای بکات دەیبەن و پەشیمانی دەکەنەوە ئەمە ئازادیەکەی کاک مەسرورە ئەو ئازادیەیە کە مەسرور بارزانی باسی دەکات پێ ناکرێ واز بینە کاکەوەڵە بێزاد بینە بخوا کورە بێزان بە قورآن 3 ساعتە لە سڕ ڕاستە چگونە کاکە چگونە ئەمانێ ملەت ئەو ملەتە دەنج پێدان کاکە ئەو ملەتە دەنج پێدان ئەوە چاکەی ملەتەکەی دەدەنەوە. A few moments later. سڵاوڕیان ئەوڕۆ لە بەنزخانەی بووم دوو لە ڕاستی ئەمن دژی حکوومەتی نیمە بەخۆم پارتمە بنەماڵەمان پارتیە ڕاستیەکەی دووش ئەمن لە عەزێ هاتمەوە سارە مەزە دەکرد لە هاتمەوە زۆریش ماندی بووم جا با من پێتان بڵێم لە بەرامبەر ئەم دۆخەی ئازادیە لە هەولێر و دهۆک دۆسیەی 22 ئابمان هەیە کە شەڕی لالەزارە ئەوەی پرسیاری هەموو خەڵکە ئەوەیە کە بۆچی ئەو هەموو کۆنسوڵ و نەنەری وڵاتانە لە دۆخەکە بێدەنگ بوون بۆچی کەس دەنگی لەوە نەهات ئایا تۆ بڵێ هەموو ئەم دنیاە سەر بەیەکێتی نیشتیمانی کوردستان بێت نەخێر بەڕاستی وانە ئەو شەڕەی لە لالەزارداکرا تا ئێستاش لێکۆڵینەوە لێی بەردەوامە لەو کەیسەدا بەڵگەی گەورە هەیە بەڵگا بۆ ئەنجامدانی کودەتا و هەوڵی کوشتنی سەرۆکی یەکێتی دەیانویست هێزە ئەمنیەکان پەرتەوازە بکەن و هێزەکان بخرێنە ژێردەستی لاهور شێخ جەنگیەوە بە سەرگرتنی ئەو هەوڵەش سلێمانیان 100 ساڵ دەبردەوە بۆ دواوە بەڵام ئایا پارتی ئەو دەستهەڵاتەی لەو شوێنانەی کە زۆرینەی دەنگدەری پارتی لەگەڵە وەکو یەک توانیوێتی خزمەت بکە لەگەڵ ئەو شوێنانەی کە لایەنی تریان هەڵبژاردووە بێگومان نەخێت خۆ لە ڕاستیدا ئەوانە خەریکی دواخستنی سلێمانین ئاخر چۆن دەبێت سەرۆکی حکوومەت بیت و شانازی بۆ بکەیت کە لە شارێکی وەکو سلێمانیدا پرۆژە نییە و لە شارێکی دیکە هەیە ئەی دەسەڵاتەکانت وەک سەرۆکی حکوومەت لەکوێن نامەوێت زۆر لەم بارەوە قسە بکەم با باسی دۆسیی شەڕی هۆتێلەکەتان بۆ بکەم لالەزار دۆسیەکی ئەمنی هەرێمی و ناوخۆییە تێیدا دەیان بەرپرسی پارتی بەشدارن کە هەوڵیان داوا سلێمانی کۆتایی پێبهێنن بۆ ئەوەش پشتیان بە ئەژی ئەمین و لاهور جەنگی بەست بوو هەتا 3 ڕۆژ پێش ئێستاش مەسرور بارزانی قوڕگی پڕگیریان بوو چۆن هەوڵی کودەتاکەی شکستی هێنا بۆ ئەوەی سلێمانیش بە دەردی کەرکووکی دوای ڕەفراندۆمەکە بەرێت
کۆمەڵگەی نێودەوڵەتی لەبارەی ئەم دوو دۆسیەوە بڕیاری داوە. ئەو راپۆرتانەی ساڵانی ڕابردوو دەربارەی لەناوبردننی ئازادی لە شاری هەولێر دهۆک بۆتە هۆی ئەوەی پێشوازی لە سەرۆکی حکوومەتەکەی نەکرێت. لەبارەی دۆستی لالەزاریش بەڵگەی پێویستی لەبەردەستە کە هەوڵدراوە بۆ کودەتا. هەر بۆیە نوێنەرانی وڵاتان بێدەنگ بوون. لەبیریشتان نەچێت باڤڵ تاڵەبانی نەچۆتە سەر خەڵکی هەژار و ئاسایی، بەڵکو چۆتە سەر خەڵکێک کە وەکو فیرعون بوون. هەر بۆیە باسی جیاوازی ئازادی دەکات.